هەرکات بگەین بە 600,000 سەبسکرایب تیر و پشک ئەکەین بۆ بینەرە خۆشەویستەکانمان. دیارەکەش ئەکاونتێکە کە ئینفۆری بەفری تێدایە ئەیکەینە خەڵات بۆ بینەرە خۆشەویستەکانمان. ئەگەر حەست لێ ناوی خۆت تۆمار بکەیت ئەوە هەر ئێستا لینکی ڤیدیۆیەکەم داناوە بڕۆن لایکی بکەن و زۆرترین کۆمنت بکەن، بەڵام بەو مەرجەی ئەبێ سەرەتا سەبسکرایبت کردبێ. سڵاتان لێبێ هاوڕێنی خۆشەویستم باش هاتینەوە لاتان بۆ خزمەتکردنی ئێوەی خۆشەویست چالنجەکەی هەفتەی هەشتەمان بۆتانەکەینەوە کوردی هیوادارم بەدڵتان بێت پێشی دەستکەم بە ڤیدیۆکە تکایە کە ئەگەر سەبسکرایبی کەناڵەکەمان نەکردو یەک بۆکسێکی سوورە لە خۆی پەنجێکی پێوەنەوە زەنگۆڵەکە چالاکە هەرکات بگەین بە 600,000 سەبسکرایب ئێمە وتمان تیرپشێکی ئەکاونتێکی ئێم4 بەفرەکەین و ئەیکەین تیرپشک بۆی خۆشەویست. ئەگەر سەبسکرایبمان نەکردو هەرێس ئەگەر سەبسکرایبماکە زۆر کەم ئەماوە بۆ 600,000 سەبسکرایب لایکی ڤیدیۆکەشکە بۆ ئێمە بەردەوام بین. دەمات خۆشەویست هیوادارم ئەم کەناڵی وا لەسەر شاشەکە بۆتان دەرەکەوێت لینکەکە لە دیسکریپشن و یەکەم کۆمنتە تکایە وەک پشتگیری ئەگەر منتان خۆشەویستانەوە یارمەتی مندەن هەموو دەمڕۆ هێرش بەرن بۆم کەناڵە سەبسکرایبی کەن چکە بەڵێنمان پێی داوە کە سەبسکرایبێکی باشی بۆ بێ هیوادارم هەمووتان سەبسکرایبی کەن چکە سەبسکرایبکردنی ئەو گەورەترین پشتگیریە بۆ من حساب کە کەناڵی منە فەرقی نیە وەک براوین ئەگەر سەبسکرایبی ئەوتان نەکەدا تکایە وەک پشتگیرێکی بچووک نەک وەک فەرمانێ وەک پشتگیرێکی بچووک بەس بڕۆ سەبسکرایبی کەناڵەکەی کە لینکەکە لە دیسکریپشن کۆمنتە هیچ لە توی خۆشەویست کەم نابێت و یەک پەنجێکە پێوێنی تو تاوەخۆ بپارە نییە ئەجا جەماعەتی خۆشەویست وەکەوی وتمان وەڵی جەماعەت زۆر سپاس بە پشتگیریەکانتان تەنها 5,000 چکن ماماوە بۆ 600,000 ئەگەر ئەتوانی یارمەتیم بدەیت ئەوە زۆر سپاس ئەگەر ناتوانانی یارمەتیم بدەیت ئەو هەر سوپاس ئەوای دیەکەمە 56 ببورن 54 39 34 1970 هیوادارم هەمولایەکتان چکنمان بۆ بنێن زۆر سپاسی و کەسانەکەم کەەوە یارمەتیمیانیاندا و ئاخر جار و هەر کاتێ بێ کە نردبێتیان بۆمان زۆر سپاس و مەمنونیانی دەست و چاویان خۆش بێ وەکە بینن 5,000 چکن ماماوە ئینشەڵڵا گەینە ملیۆنێ بە زووترین کات بە پشتگیری ئێوەی خۆشەویست و ئێستاکەش با بچین چالنجەکانتان بۆ بکەینەوە کوردی یەکەم چالنجمان جەماعەتی خۆشەویست لە چالنجە گۆڵدەکان و دەست پێکەین دواتر دێن سەر چالنجە سلڤەرەکان یەکەم چالنجمەوە کە هەموو چالنجەکانی جارەکان دیکە ئەلێت یەک یاری بەرەوە و دەرعی لیڤڵ 3 پێ بێ و یەکەم بێنە واتە لێ یەک یاری یەکەم بێنە ئەو یاریە هەمووی بکوژە ماپەکە تەختکە نەک بەس خۆت و هاوڕەکان شت بێ بەس دەرعی لیڤڵ 3 پێ بێ دەرعی لیڤڵ 3 پێ بێ و یەکەم بێنیت و بۆ شێوە چالنجەمان تا بدەین سەر چالنجێکی دیکەمان ئەلێ 16 نەفەر بکوژە بە ئێم4 و ئێم7 و سکار و ئەو شتانە لە ماپی فیکەندی ماپە بەفراوێکە فیکەندی تێگەیشتنە بێ 16 نەفەر بکوژی بە ئێم4 چەکی AR ئیتر خۆتان نەزان لە بنیەوە دووەم خۆی ئەمە سێ چالنجی داوانەیە یەک دانی تەواو کرد دووەم دانێنە لێ 8 کێڵ بکە بە قەناس واتەسی بەوە تا بە کار ئێم سوار AWM وی نۆتۆشت نۆتۆشتە 94 نازانم لەوێ غەڵەتم کردوێ ئەلێ بۆ 8 کێڵ بکە لە ماپی میرامار ئیتر ئەوە ئاستانە بۆ کوردەکانەوەنی وان کوردن لە میرامار واکەن تەواویەکەن بۆ شێت چالنجەمان تاوا بدەن سەر چالنجێکی دیکەمان چالنجی سێمیان ئەلێت 15 نەفەر بکوژە بە بەنادق ڕەشاشەوە تا لێ 15 نەفەر بکوژە بە هینە UMP ئوزی کورە تۆمیگان بیچۆن ئەوانە لە ماپی ئیرانگل ماپە سەرێکێکە ئەلێ لەوانە 15 کێڵ بکە بۆ شێوە چالنجەمان تاوا بێ بەس هاوڕێنەما سێ چالنجالی یەک دانی تاواکە نەک بڕۆی هەرسێکی تاواکەی یەک دانی تاواکی باش ئەدز دەکەم بۆ شێ چالنجەمان تا بدەین چالنجێکی دیکەمان دەڵێت 6 نەفەر بکوژە بە هین ناویسێ ئەوشتە 6 نەفەر بکوژە بە هێت شۆت واتە لە سەری بدە گولەکان لە سەری بدە و بمرێ ئیتر بۆ شێوەیە بە 6 نەفەر بکوژی بە هێت شۆت تا چالنجەکەت بۆ حساب بێ ئیتر بۆ شێوە چالنجەمان تا بدەین سەر چالنجێکی دیکەمان ئەما لێ 6 نەفەر بکوژە بە چەکی کار 98 بە چەکی کار 98 کەی ئەبێ بەوە 6 نەفەر بکوژی یاخود دەچوافی چواتەوەیکە یاخود دەسەتی یاخود ئەرکیت بە دڵی خۆتکە بڕۆ بە کەیف خۆت لەیان تاویکە بەسە بێ 6 کێڵ بکەیت بە چەکی کار بۆ شێوە چالنجەمان تەواو بدەین سەر چالنجێکی دیکەمان دەڵێت 20 یاری ببەوە لە یاری 4x4 ئیتر لەگە هاوڕەکانت بێ بە تەنیا خۆتە ڕۆی بەرام بە سکواترەکەوی ئیتر ئەو خۆت و شانستا ئیتر بەس ئەگە هاوڕێت لەگەڵ بێ ئەوە سێ هاوڕێت لەگەڵ بێ 4 جا بە یەک جا بۆت حسابێەوە تا 4 بۆت حسابێ ئەگە هاوڕەکانت بێن لەگەڵت چکە یەک جاهی خۆت سێ جاشین هاوڕێکت ئەمە شەریکی پۆبجی موبایل لەو شتەی داناوە بۆ ئەزە خۆشەویستەکانی هەتاوەکو زوو ئەو چالنجە تەواوکەم 20 یاری بکە نالێ ببەوە نالێ هیچ ئەلێ بەس یاری بکە ئیتر بەدۆڕی نەدۆڕی ئەمەش لێ خۆتە بەس لێ یاریەکە بکە بۆ شێت چالنجەمان تەواو بوو دێن سەر چالنجێکی دیکەمان ئەمەش سێ چالنجە
ئەلێت یەک دانی تەواوکە یەکەم دانێ لێتی لێت تۆ 20 بێنەوە لە میرەمار واتە 20 نەفەرما بێنە مینەمار تو 19 بی بمری 5,000 ئەبێ بۆ شێوازە بمری دووەم چاڵنجیانە لێت تۆ 20 بێنەوە عینەن لە فیکەندی ماپە بەفراوەکەم 5,000 عینەن 20 نەفەرما بێ لە ماپەکە تو بمریت ئەبێتە 19 و چاڵنجەکەت بۆ حساب بێ ئیتر چاڵنجە دوایەوەن ئەلێ عینەن تۆ 20 بێنەوە 6,000 لە ئیلانگر ئیرلانگل چییە؟ ئیرانگل ئەلێش تۆ 20 بێنەوە عینەن واتە 20 نەفەر بەخوارەوە بمرە لە ئیرانگل بۆ شێ چانزەماتەوە بدەین سەر چانجێکی دیکەمان دەڵێت بنی شەرەوە 1500 متر دوور بێ لە تایارەکە و 2000 واتە تایارەکە لە پۆ بجینبالی مەسن تۆ لە پۆچینکی دابەزی نیشانەکە دەکەیتە سەر سکول و ئیتر هینە هەوایەکەت بەرز دەکەیتەوە هەتاکو لە پۆسینکیەوە تا سکول لە ڕووی ئیتر بەسە بێ بەرزیکەیتەوە هین نەفەرەکەت بەرزەوەکەی نەک بە پارەشوت بگەی نانە بە پارەشوت نا بە بەرزکردنەوەکە لە ئاسمانەوە دوای بە پارەشوت هێواشەوەش خۆت بگەێنە ناو سکول ئیتر هەتا و 1500 متر بێ بگەیت بۆ شێواتە و چاڵنجەمانتەوە بدەین سەر چانجێکی دیکەمان هەلێ لە سان مارتن لە میرەمار 3000 دابەزە 3000 بنی شەرەوە لە سان مارتن تا چانجەکەت بۆ حساب بێ بۆ شێ چانجەمانتەوە بۆ سان مارتن ئاسانە هەموو کەسێکە زانێ نێن سەر چانجێکی دیکەمان هەلێت 4 جا درۆپ بکەرەوە 4 جا نالێت سەگی درۆپ هەڵگرێ ئەلێت درۆپ بکەرەوە واتە درۆپەکان لە عەرزەکان سوورەکەیە و ئەوە خۆت فلەرگانە لەدەی ئەلێت 4 جار بیکەرەوە واتە کەس لوتی نەکرد دەبێت و یەکەم کەس بی ئەوانە بۆ شێ چانجەماتەوە بدەین سەر چانجێکی دیکەمان ئەلێ سکوب 4 هەڵبگرەوە لە دیاریە تر هەر یاریەک و سکوب 4 هەڵگرە تا دە یاری ئەبێ هەر یاری یەک جاڵیگیری نەک فڕیدێتواڵیگرێتەوە فڕیدێتواڵیگرێتەوە ئەوە حساب نابێت بۆ خۆتەر وا بکە نابێت بەس هەر یاری و یەک جابەت حساب بێت ئیتر هەتاوەکو چانجەکەت بۆتەوە بێتتر بۆ شێوازە هاوڕێن هاتیینە کۆتاییت ئەم سیزنە ئەو چانجەکانمان هەمووی بۆتان کە دە کوردی هیوادارمەم لایەکتان بەدڵتان بێت من هیچ لە توی خۆشەویستم ناوێ تەنها یارمەتیم بدی بە سابسکرایبکردن لایکردن و لینکی و کەناڵمدانەوە بۆتان لە دیسکریپشن هیوادارمەم تا بڕۆ سابسکرایبیکەن ئەو گەورەترین پشتگیری بۆ من و ئەگەر یارمەتیمەتی بەچکن ناردن زۆ سپاس دەکەم ئەو گەورەترین پشتگیریە بۆ من ئەوش ئایدەکەمە بلێم 54 هەمووتان دڵی منن تا کاتێکی دیکە و وەختێکی دیکە هەر شاد و بەختەوەربن